بەهاری دەنگدانە کوڕی گەل هەموو دەکەن بە کۆمەڵ. ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە مەبەستی زیاتر ناساندنی لیستەکەیان خۆبەخشانە شەو و ڕۆژیان خستۆتە سەریەک و بەردەوامن لە هەڵواسینی ئاڵا و لۆگۆ و فلێکس و پۆستەرەکانی لیستی ژمارە 104 و کاندیدەکانی لە شوێنە جیاوازەکانی ناوشاری هەولێر و هەوڵ دەدەن زۆرترین شەقام و کوچە و کۆڵانەکانی شارەکە بە بانگەشەکانی لیستی 104 بڕازێنەوە. سوپاس بۆ خوا کە تیمەکانی ئێمە بە پابەندی تەواویان هەیە 100% بە یاسا و ڕێنماییەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و شارەوانیەکان. دیارە ئەو تیمانەی ئەمە بەو پەڕی دڵسۆزی بەردەوام ڕۆژ و شەو خەریکی هەڵواسینی پۆستەر و لافیتەکانن بەو پەڕی دڵسۆزیەوە و ئێمە دڵمان پێیان خۆشە و ئومێدەوارین کە دوای پشتیوانی خوای پەروەردگار سوبحانەه وتەعالا و دەنگدەرانیش لە ڕۆژی دەنگدان پشتگیریمان بکەن بۆ ئەو هەڵوێستە جوامێرانەی کە ئێمە لە ساڵانی ڕابردوو هەمانە بۆ خزمەتکردنی ئەوان. هەڵ یەکەم ڕۆژی عەملەی انتخابات و ئێمە دەستمان پێکرد بە هەڵواسین لەناو گشت گەڕەک و شەقام و شوێنەکانی شاری هەولێری پایتەخت. یارە ئێمە بە بگوێرەی ئەو پلانێک کە دامانناوە تیمەکانمان دابەش کردووە بۆ چەندین شوێن و گەڕەک و شەقامەکان بەبێ ئەو پلانێکە دامانناوە. پلانەکەمان تا ئەو ڕۆکە دوازدەمین ڕۆژی عەملەی انتخاباتە بە باشی بەڕێوە چوە. سوپاس بۆخوا کادر و ئەندامانمان بە گەرم و گوڕی هەڵساون بە لێدانی فرێکس و لافیتەکانی کاندیدان و ئەو لۆگۆ و ئاڵایەنەی کۆمەڵی ئیسلامی لە شەقام و کوچە و کۆڵانەکانی پارێزگای هەولێر هەڵیان واسیوە. دەستخۆشیان دەکەم خوا پارێشیان بداتەوە. بە شەوان دەردەچین بەردەوامین ینی هەرچەندی تەمەشاش دەکەین زۆر جار فلێکسەکانشمان لێ ئەوانەی لێ دەدەین لێمان دەدەڕێن بەڵام ئەمە پاشەوان چا دەکەینەوە هیچ ئەوەش نینە ماندی نابین هەرچەندی خۆمان ماندیکەن جێمان لێنە لەبەرەوەی دەزانین پەیامێکی پیرۆزمان هەرگرتیا. ئینشاءڵڵا سەرکەوتوش دەبین و پەنا بەخوا لە هەموو کێشەکیش کۆڵ نادەین هەرچ بێتە پێشمان ئەوەی ناکەین ڕێگری نییە لە پێشمان چکە دەزانین چمان هەرگرتێ و چش دەرەین و چ دەکەین. ئێمە وەک ئەنجومەنی چار هەستین بە لێدانی ئەو پۆستەراتە ڕوشت و ئەوانە ماندوو نابین هەم شەوانە دەرەچین بەخوا بە زیاد بێ جەماعەتەکەشمان بە گروتینەوە دەرەچی. ئێمە ئیشەڵڵا دەست بۆ ئیشەی دەکەین بە هیمەتی خوای گەورە سەرکەوتوو دەوین بەسەر هەموو ئەنجامە خێرەکاندا ئەوەی خێرە بێتە ڕێمان ئەوەی باشی نییە خوای گەورە سەر سەلامەت ماکالی. تیمەکانی هەڵواسینی فلێکس و پۆستەر و دروشمەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵەوەی ڕۆژانە تووشی چەندان ناڕەحەتی و زەحمەتی دەبنەوە لە کاتی بانگەشە بۆ لیستەکەیان بەڵام ئەوەی دڵخۆشی کردوون هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامیە بۆیە گوێ بە ماندووبوونیان نادەن تا سەرخستنی لیستی ژمارە 104 و کۆکردنەوەی زۆرترین دەنگ بۆی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.